قوتابخانەی دەواازەی ناحوکمی دەواازەیەک بۆ فێربوونی کولتور و زمانێکی نوێ. قوتابخانەی دەواازەی ناحوکمی بۆ ساڵی چوارەم لەسەر یەک هەڵساون بەکردنەوەی خولێکی فێربوونی زمانی ئینگلیزی و عەرەبی. ئەم خولە لەسەر دەستی مامۆستایانی شارەزا و بە ئەزموون بەڕێوە دەچێت. لەم خولەدا باشترین مەنهەج و پێڕەو بەکارهێنرێت بۆ ئەوەی فێرخوازانمان بە ئاسانی بتوانن شارەزای هەردوو کولتوری زمانەکە ببن. و لە هەمان کاتدا گرنگیەکی زۆر بە هەر چوار استراتیژیەکەی زمان دەدرێت، لەوانە خوێندنەوە و نووسین، قسەکردن و گوێگرتن. قوتابخانەی دەواازەی ناحوکمی هەوڵ دەدا جنگەیەکی گونجاو بۆ فێرخوازان دابین بکات بۆ ئەوەی تیایدا بتوانن بە شێوەیەکی کردارێکی فێری هەردوو زمانەکە ببن. پەلە بکەن و ناوتان تۆمار بکەن، چونکە ناونووسین سنووردارە.